بینران و بیسەرانی ئازیزی کەناڵی سلێمانی لە هەر شوێنەکەن سڵاوی ئەمەتان لێ بۆ ئەم کاتتان باش. پرۆگرامێکی دیکەی ئێواری سلێمانیتان پێشکەش دەکەم بۆ ئەمڕۆ. پرۆگرامەکەمان زۆر جیاوازە، میوانداری دوو گەنجی مۆزیسیانمان کردووە کە ئەوانیش کاکە باسان ئەنوەرن کە بەڕێزیان بە ئامێری کلارنێت ئەم ئێوارێ لەگەڵ ئێمەیە، لەگەڵ کاکە ژیار بەختیار کە بەڕێزیشیان بە ئامێری گیتار ئەم ئێوارەیە بەشدارە لەم پرۆگرامە. قسە باسەکەین لەسەر هونەری میوزیک. بەخێر بێن سەر سەرچاو. زۆر خۆشحاڵم کە لە نزیکەوە ئێوە ئەبینم ئەم ئێوارەیە. ئینشەڵڵا ئێوارەیەکی زۆر جیاواز دروست ئەکەین. بزانم سەرەتای پرسیارەکانم لەوە دەست پێکەم، بزانم ئێوە چۆن بۆ مۆسیقاتان هەڵبژارد. حەزەکەی با لە باسانەوە دەست پێکەم، بزانم باسان چۆن بوو تۆ مۆسیقات هەڵبژارد؟ سەرەتا سڵاو، سپاس بۆم دەرفەتە. وەک موزیک بەوە ناسراوە خۆراکی ڕۆحە، مرۆڤیش پێویستە بۆ ئارامکردنەوەی دڵ و دەرونی خۆی لایەنێکم ڕۆژانە بۆ 5 بۆ 10 خولەک گوێ لە پارچە موزیکێک بگرێ. چجاگەر کەسێک لەو کاتە زیاتر بێ یا خۆی پارچە موزیکە بژەنێ دڵ و دەرونی زۆر ئارامترە بێ. دنیایەکی زۆر جوان هەیە لە هونەر بەگشتی بە تایبەتیش موزیک، بۆیە هەڵبژاردننی موزیک بەڕای من یەکێک بوو وەکو خۆم ئەگەر کارێکی باشم کە دەبێت لە ژیانم ئەوە بوو کە بواری موزیکم هەڵبژاردە و چوومە ناو دنیای موزیکەوە. باش، بزانم تەنها پەیمانگات خوێن بۆ چۆن بوو مەسەن بڕیاری ئەوەدا؟ پەیمانگەی هونەرە جوانەکانی سلێمانیم بەشی میوزیک. چۆن بوو بڕیارەدا لەو بەشە بخوێنیت؟ پێش باگراوندێکت هەبوو لەگەڵ مۆسیقایی چت لێ ئەزانی یاخود سوتفە بوو؟ بەڵێ بەشداری خولێکم کردە بوو من بۆ ئاشنابوون بە موزیک، دواتر چاو پێکەوتنم کرد لە پەیمانگەی هونەرە جوانەکان و بووم بە خوێندکار لە ساڵی 2007. زۆر باشە، سەرکەوتوبی، هیوای بەردەوامیت بۆ خوازم. زام کاکە ژیار تۆ چۆن بوو مۆسیقات هەڵبژارد؟ سەرەتا زۆر سپاس بۆ ئەم میواندارە جوانە. سپاس بۆ تۆش. ئەتوانم بڵێم هونەر لە ماڵی ئێمەیە یاخود لە ناو خێزانی ئێمە بەگشتی بەرگڵاو بوو. یعنی من ئەتوانم بڵێم زۆری دوو مامم هەیە شێوەکارن، ئەوە ئەتوانم بڵێم یعنی زۆر کاریگەریسم هەبوو وەکو هونەر بە شێوەیەکی گشتی و هەر لە مناڵیشەوە زۆر حەزم لە موزیک بوو. ئەو کە گەشتمە تەمەنی 15 ساڵ و 16 ساڵی چوومە خولێکەوە، ئەتوگە دۆ دەپەرم بە توانەکانی خۆمیا و تاکو ئەو گەشتم بۆ کاتی کە توانیم یعنی بە تەواوی موزیک بژێنم. باش، بزانم لە سەرەتای ئەوەی کە مەسەڵەن خەونت بووە ببێ بە مۆسیقەیەکی باش، بزانم هەر ئامێری گیتار لە مێش کتابەوە یاخود چەند ئامێرێکت تاقی کردوێتەوە؟ ئامێری گیتار و ئامێری یەکەم، بەڵام دوای ئەوەش زۆر حەزم لە ئامێری پیانۆ بووە، ئامێری کلارنێت بە هەمان شێوە. ئامێری دڵخوازی من بوون، ئەتوانم ئەوە بڵێم بەس بە دەرەجەی یەکەم ئامێری گیتار. باش، بزانم کاکە باسان، بزانم خێزانەکەت چۆن پشتگیریتان ئەکەن، تا چۆن مەسەڵەن پێیان خۆش بوو ئەو بەشەتان هەڵبژارد، تا چۆن پشتگیریتان ئەکەن لەم بەشەیە لە ئێستا هەنێک کات یعنی قەت داوایان لێ نەکردوون بۆ نمونە شەوانێک و بنەوە خزمێکیت هاوڕێکی خۆشەویستانیان داوا ناکەن بۆ نمونە پارچەی مۆزیکیان بۆ بژەنن؟ بەتاکید ئێمە بەردەوام ئامێرەکانی خۆمانمان پێ لەگە خۆمانایە، چونکە زۆر کات تووشی ئەو داواکاریە بین، چجا بۆ ئەوی دڵی کەسی بەرامبەریش نەشکێت و داواکەی ڕەت نەکەینەوە، بۆی بەردەوام ئامێرەکانمان پێیە. سەبارەت بە پشتگیریش بەتاکید پشتگیری تەواویان کردوین خێزانەکەم، بە تایبەت دایک و باوکم من، یعنی بەڕاستی دایک و باوکم نەبووە ناگەشتم ئەم ڕۆژە ئێستا زۆر سوپاسیانەکەم دەرەوە، زۆر سوپاس. ئەوە ڕۆڵێکی زۆر گرنگی هەبوو بۆ من. بزانم ئەی تۆ کاکە ژیار ئەوان کاکە باساوتی تەوعان ینی کە تۆ ئەشتە شوێنێک ئەشتە سەیرانێک بەردەوام داوای ئەو لێکرد مەسەن موزیک بژانیت گویانیان بۆ بڵێیت. وەکو مەسەڵی پشتگیریش من هەر لە مناڵیەوە یعنی هەنیان یاوم بۆ چونە ناو موزیکەوە، یان چونە ناو هەر بەشێک لە بەشەکانی هونەرەوە بۆ بەم شتێکی زۆر خۆش و بەڕاستی. بزانم بوون بە مۆزیسیان کورسیەکانی مەسەڵەن بۆ ئەوی ببی بە مۆزیسیانێکی باش کورسە چییە؟ بەدڵنیا بێژگەلەوەی کە تۆ پێویستە بە هەرەکەوتیا بێت، پێویستە بە ڕاهێنانی بەردەوام هەیە. ئەگەر تێ ببی بە موزیک ژنێکی زۆر بەتوانە، ئەنی بەڕاستی پێویستە بەوەی کە زۆر هیلاک ببیت. ئەم هیلاکیە مەسەڵەن لە سەرەتاکانی فێربوون بە ئامێرێکی مۆسیقەیە یاخۆت هەر بەردەوام تۆ پێویستت بەوەی هیلاک ببی، ینی بەردەوام پێویستت بەوەی ئەپدەیتی خۆت بکەیتەوە؟ بەتاکید پراکتیکردنی بەردەوام
لە بواری موزیکا خاڵێکی زۆر گرنگە واتە من ئەتوانم بڵێم بە ماوەی هەفتەیەک بۆ 10 ڕۆژ ئامێرەکەت مەژەنە دوای ئەوە مەگەبتو ئامێرەکەت بژەنیت کەمێک لە ئاست دابەزیوە وی پراکتیکردنی ڕۆژانە زۆر ئەو بابەتێکی زۆر گرنگە ئەوە سەبارەت بەبوونمە موزیکسیانیش بەدەر لە مەرحلەکانی خۆی کە تێپەڕێنی هەنگاوەکان چه پراکتیکردنە ئەزمونکردنە لە چه ئیشی گروپ کۆنسرت و هەر دەرفەت هەبێتە پێشەوە لە ناو کۆمەڵگە بەڕاستی ڕۆبەڕوێنشت هەیە ڕوبڕێنشت ببیتەوە هەنێک شت هەیە بێت تێپەڕێنیە هەنێک کەس قسە ئەکات نابێت گوێ لە قسەی کۆمەڵگا بگری بەڕاستی بێ ئەوە پشتگوێ بخەی و ئامانجەکەی خۆ دیاریکەیت و بە سێری بەردەمی خۆتکەی بزانام تا چەند لەگەڵ ئەوەی باسیەوەت کرد بۆ نمونە کۆنسێرتێکە لایف میوزیکێکە تا چەند مەسەلەن ئەوانە پێتان خۆشە لەو کارانەیە بەشدار بن هەمووکو ئەپدەیتێکیش نییە بۆ ئیشەکەی خۆتان بەتایشیت هەر گروپێک هەر ئۆرکسترایەک هەبێت لە ڕێگەی پەیوەندیکردنەوە بە پێویستی باڵین ئامێرەکە خودی ئامێر تەماش خاڵێکی زۆر گرنگە ینی گروپ هەیە پێویستی مەمەسەلەن بە کلارنێدی ئامێرەکەی من نییە پێویستی بە ئامێریکی فوداری لە شێوەیەکی ترە چ ئامێری بۆم نەفلوت بێ سەکسەفۆن بێت پێویستی بۆ یا هەنێک گروپ هەیە پێویستی بە کلارنێتە ئەوە کێت و سەر پێداویستێکە و لە ڕێگەی پەیوەندیکردن لە نێوان ئەو کەسانی کە با بڵێن پرۆدیوسەر و بەرهێمهێنەر و بەڕێوەبەری ئەو کۆنسرتەنیا خۆت ئەو شان و کاستێکی شانەیە کاستێکی فلم بێ ئەکەوێتەوە سەر زیاتر سەر پێویستیەکە وەکو با بڵێن داواکاریەک بۆ من ئەمێ ئامێریکەمان چه هەبێ ئامێری فلود ئامێری فڵان هەبێت بەپی ئەو گۆرانی بێژش بەپی ئەو ئیشەش بۆ نمونە بەپی داواکاری بزانام ڕۆژانت چەند کاتژمێر بۆ نمونە تەمرینەکەی کاتێکی دیاری کراوت هەیە بۆ تەمرینکردن من بە حکمەوەی کە داوامەکەم مامۆستای موزیکم لە دوای ئەوە کێمەوە مەسەن پشوویەک ئێم ئەو کاتی کە هەم بێت هەوڵ ئێم زۆربەی کاتەکە دەخەنکەم بۆ ڕاهێنان چکە بەڕاستی پێویستە تۆ ئەم پەنجانە کە تۆ ئەسپی پێ ئەەکەیت ئەگەر بەردەوام نەبی لە ڕاهێنان ڕەت ئەبێ ینی ناتوانیت بەردەوام بی ناتوانیت ئەوە بە شێوەیەکی جوان ئەو هەستە بگەێنی بە بەرامبەر بۆیە بەردەوام پێویستە بەڕاهێنان هەیە زەم قەت ماڵەوە ئیزعاج نابن لە سەرەتای فێربوونتانە دەبەسا هەقە دوایان نەوتوە مێشمان چوو ئەوە بووە ئەوێ بەڵێ بەزی تر ئەوی شەر ماوەیەکە تۆ بەردەوام تایتر وایان لێ خۆیانڵێن ئێستا ناڵێن ئەگەر لە قاتی سەرەوە بن ناڵێن دەوەر نەخوارە بە ئەمەش گوێمان لێ بێت تۆزە مێشکمان ئیسراحەتکە ئەو شتانەمان بێنیوە پێم خۆش ئەگەر بەرهەمێکتان ئامادەیە بەرهەمێکی میوزیکی پێشکەشمان بکەن چاوتان خۆش ئەم بەرهەمە حەزەکەم ئاماژەی پێ بم باشە گۆرانی هونەرمەند زەکەری عەبدوڵڵایە گۆرانی هەریادت ماوە باشە دەستخۆش خۆی پەیژەکەی مەقامی کوردی تۆنیفایە ئێمە نیوپل لە دامان گرتووە کردومانە بە مەقامی کورد لە تۆنیمی دەستان خۆش بفەرموون دەستان خۆش بێ
خۆش بێ بزانم ڕۆژانە لەگەڵ تەمرینە چەندێک تەمرین ئەکەن لەگەڵ ئەوەشە ئەوەندەش گوێ لە مۆزیکی بۆ نمونە وڵاتانی بیانی ئەگرن ئەو وڵاتانی دەوروبەری خۆمان کێن ئەو کەسانی کە زیاتر مەسەڵەن گوێ لە مۆسیقاکانیان ئەگرن وەکو ئەزمونێک سووتی لێوەرئەگرن وەکو بابەتی مۆزیک من بەعام گوێ لە هەموو جۆر مۆزیکی ئەگرم چکە پێویستە بەڕاستی تۆ شازاوی هەبێت بۆ گوێ بگریت لە هەموو جۆر مۆزیکێ موزیکی کلاسیک موزیکی سەردەمی نوێ ڕاستی زۆر کاریگەری هەیە بکە خۆت ئەبێت بکەیتەوە هەموو کاتێک ئەنجا وەکو ئەوەی کە چەند کاتژمێر مەسەلەن تۆ تەرخانەکەی بۆ ڕاهێنان ئەمە زۆر گرنگە من هەوڵ ئەم ئەوەی کە لەسەر خۆم بێت هەوڵێم 4 کاتژمێر 3 کاتژمێر وەکو خۆم تەمرین بکەم شکە بەڕاستی پێویستە هەموو کاتێک تۆ ئەوە پەنجەکانت ئامادە بێت بۆ هەر ئەسپێک یاخۆ هەر بۆ کارێک کە ئێتە پێشەوە زۆر باشە بزانم تۆ گوێ زیاتر لە کێ ئەگریت موزیکی کلاسیک بنکە بناغی موزیکە ئەمە ژوای کردووە کە بۆ ئێمەمانان وەکو موزیکسیانێک بەگشتی هەر کەسێکی تریش چێر زیاتر ببینێ لە مۆسیقای کلاسیک وەک لە مۆسیقایکی مۆدێرن و ئەم مۆزیکانی کە لە دوای لە ساڵەکانی 1970 بەدوای هەیە ئەشێ جەنابەت بڵێ چۆن بوو مادەم ئەوەنە حەستان لێ گۆران با بڵێن پارچە مۆزیکی کلاسیکتان ئامادە نەکرد هەڵبەت بەشێک لەو کاری کە ئێمەیکین بۆ ڕازیکردنی گوێی کەسی بەرامبەرە ئێمە لیتی ئەگەین لەوە مۆزیکی کلاسیک ئەزانین کە چۆنە چی ئەکرێت ئەشە کەسێکی تر ئاسایی کە لەناو واری مۆزیکانیە ئیشی مۆزیک نییە لیتی ئەنەگات بگرە ڕەخنەشمان لێ بگرێ بڵێ ئەمە ینی وەکو گاڵتە پێکردنێک بڵێ ئەمە خەریکی چین هەر بۆیە یعنی ئەبێ ئاوڕێکیش بینەوە لە مۆزیکە مۆدێرنەکان لەم گۆرانیانی ئێستا و هونەرمەندە با بڵێن ئەو هونەرمەندانی کە لە ڕۆژەڵاتی ناوەڕاست کاریان کردووە ئەمە سەبەبەکەیە ئەژنا وەکو ئێمە بەگشتی هەمومان وەکو حەزی تایبەت حەزمان لە موزیکی کلاسیکە باش بزانم چۆن بوو ئامێری کلارنێتت هەڵبژارد بەنسبەت هەموو ئامێرەکان و من وەکو پێناسەی ئامێرێکی زۆر تایبەتە ینی کە گوێ لێ ئەگری زۆر تایبەتە بزانم چۆن بوو کلارنێت لای تۆ چی ئەگەیەنێ من سەرجەم ئامێرەکان وەکو میوە وەسف ئەەکەم وەکو میوە باسییانەکەم هەر یەکێک بەشی خۆی سوودی هەرێک بەشی خۆی چێژ و تایبەتمەندی هەیە ئامێری مۆزیکیش بە هەمان شێوە هەرێکە و چێژ و تایبەتمەندی خۆی هەیە هیچ ئامێرێک نییە لە ئامێرێکی تر بە بڕوای من دەنگی خۆشتر یان ناخۆشتر بێ و بە مەسەلەی فێربوونیش هەنێک کەس دەپرسن ئایا قورس نەبوو لە ڕووی هەناسە و ئەداکردن و ئەوە هەموو ئامێریکیش هەوڵ و ماندووبوونی خۆی ئەوەیە بۆ گەشتن بە هەموو شتێک هەموو شتێنجاوەرە بەڵێ بۆ گەشتن بۆ قۆناغی کە تۆ ئامادەبی هەر پارچە موزیکێک عەزف بکەیت بژەنیت بۆیە بەڕای من ینی ڕاست بۆ ئەمێری کلارنەتم هەڵبژارد بەڵام ینی حەزم بۆ سەرجەم ئامێرەکانی تریژ هەیە وەگوتم میوەیە شێ من حەزم لە پرتەقاڵ بێ جەنابەت حەزت لە هەنار بێ هەژار حەزی لە سێوە بێ وەکو دەنگ ئامێرە بڵێ ئەمە وەکو ئامێرێکی فودارەوانە مەسەڵەن مەرجە ئەو کەسێک کە ئامێرێکی فودار ئەژەنێ بۆ نمونە تۆ کلارنێت ئەژەنیت مەرجە بۆ نمونە زانیاری لەسەر ئامێرە فودارەکانی تر هەبێ یاخود لێی بزانیت یاخود بەشێک هەیە بۆ نمونە لە پەیمانگا بکە لە پەیمانگا ئەخوێنیت ئەوەی کە ئامێرێکی فودار بخوێنێ مەسەڵەن ئەبێت ئەوانەی تریش فێر ببێت چیت نەک تەنها ئامێرە فودارەکان لە پەیمانگا وانەیەکمان هەبوو ناوی وانەی ئامێرەکان بوو نەک تەنها بۆ فودارەکان واتەسە کاکژیار ئامێری گیتارە ژەنێ من زانیاری تاوام هەیە لەسەر گیتار زانیاری تاوام هەیە لەسەر کەمانچە لەسەر ئامێری فلوت لەسەر ئامێری پیانۆ و هەر ئامێرێکی تر کە هەر هەیە لە ئێستاە لەبەر ئەو بەڵێ بەڵێ وەکو من هەجا بۆچی ئەبێ زانیاریت هەبێ لەسەری بەدەر لەوەی کە تۆ کەسێکی ئەکادیمی واتە تۆ بە ئەکادیمی پەروەردەبووی هاتوتە ناو دنیای مۆزیکەوە ڕۆژێک لە ڕۆژان بەرەو ئامێراکەی بە ئامێرەکەی خۆت عەزب لەگەڵ ئامێرێکی تراکەی ئەبێ زانیاریت هەبێ بۆ ئەو پەیوەندیکردنە بۆ دروستکردنی ئەو کۆنتاکتە ئەو ئامێرە چ مەودایەکی هەیە بۆ ژەنین تاکوێ ئەتوانێت
بوشەوە چونکە ئەگەر ئەمریکی تۆ بەتەنیا مەسەرەن تاموچێژێکی بەڵام لەگەڵ گیتارە کە تێکەڵ ئەبێ تاموچێژێکی تری هەیە خۆشترە بێ بەس پێت نەوتم چۆن بوو مەسەرەن ئەمری گیتارە هەڵبژات مەسەڵەن مامۆساکانە پێشنیاریان بۆ کرد یاخود حەزت کرد یاخود مەسەرەن هەناسە شتت بۆ ئەو ئامێرێ باش بوو یعنی ئەمانە هەمووی نابێتە مەسەرەن بۆ ئەوەی کە زیاتر هەر پەیوەندی بە حەزەوە هەبوو بە حەز بەڵێ زیاتریش حەزم لە ئامێرە فودارەکان بوو بە گشتی وەکو خۆم ئیتر لەو کاتەیە ئەمری کلارنێت بەردەست بوو بەڵام وەکو ئەوەی کە بەشێک بڵێم ئەو کات حەزم لێ نەبوو یا شتێک نە ئەوە نەبوو بڵێم پراکتیکم بۆ نەکردو و دوا بکەوم تیا نام بە شێوەیەکی ستاندارد و کادیمی لەگەڵ یا ڕۆشتم ئەوە نەبوو بڵێم ترم ئامێرەنیەکە من ئەمەوێت تا ئیتر وەردە بە پراکتیکردن و بەڕایەنانی ڕۆژانەم خۆشەویستی و حەزت تەوان زیاتر بێ و دروستی ژەبێت باش ئێستا لە کلارنێتە پێرفێکتیت باشە لە چ ئەمریکی ترە پێرفێکتی ینی مەسەلەن ئەتوانی لە بیژەنی زۆر بە باشی پیانۆ لە هەمووی کورسترەوە نیە وەگوتم هەموو ئامێرێک بەشی خۆی بەس ئەوەنەی بیست بێتمان و بینی بێتمان مەسەن ئەڵەن کەمانچە و پیانۆ مەسەلەن کاتی زۆرتر ئەبێت مەسەن بۆ کەسێک بێوە فێر بێت بابەتەکانی زۆر کورسترن من هەمووی کەوتوتۆ سەر ئەو کەسێکە پراکتیکردنی ئەو کەسی کە ئامێرەکەی بژاردووە ئایا تۆ ڕۆژانە یاخود لە هەفتەکەیە چەند کاتژمێر دابینەکەی بۆ ئامێرە ڕۆژەکە ئەگەر کەسێک نیو سەعات تەرخام بکە جیاوازە لە کەسێک کە 2 ساعت تەرخام بکە بۆ پراکتیکردن بۆ ڕایەنانکردن ئەو بابەتەکەی باش بزانم کاکە ژیار تۆ چۆن بوو پێشەوە وتت مەسەلەن ئەمری گیتار زۆر تایبەتە لەلام بزانم بۆ تایبەت بوو هیچ مەسەلەن کاردانەوەی کەسێک هەبوو لەسەرت یاخود مۆسیسیانێکی بەناوبانگ لەسەر تۆ کە حەز بکەیت مەسەلەن وەکو چێش من چێش لە هەموو جۆر ئامێرەکانە بیرم بەڵام گیتار لەبەر ئەوەی ئامێرێکە هەم سۆڵۆی هەم ڕیتمیشە و ئامێرێکی زۆر ناسکە و نازانم هەر لە مناڵی و زۆر حەزم لێ بوو وەرە زۆر فیلمە ئیسپانیەکانەکە گۆیانی فلامی کووانە ئەسپەکرد وەکو حەزێک زۆر حەزم لێ بوو هەرچەند ئەستایاڵی من فلانی کۆژ نییە بەڵام لە هەنێ شتۆ ینی گۆرانی و فیلم ئەتوانم بڵم تەسیری لەسەر من بۆ بەڕاستی ئامێرێکی زۆر جوانە بەلای منەوە سەودێکی زۆر ناسک و جوانی هەیە هەرچەندە هەموو ئەمریکانی تیژ لای من چێژی خۆیان هەیە بەڵام لای من تایبەتە گیتار بەتەکیت هەر و ئەو کەسانشی کە مۆزیسیانە هەر تایبەتمەندێکی خۆیان هەیە ئەنی هاو کە گیتارەکان پێر و ئامێکی مۆسیقیان پێ ئەنی هەر لە خۆتەوە جوانیەکەن جوانی بەتە معنی من خۆم شخصی خۆم ینی هەر لە گەنجیمەوە ساڵی پیر بووار تەمەنێکی گەنجیمەوە ئەو کەسانم بینەوە کە مۆزیسیان بوو زۆر پێیان مەسەلەن معجیب بووم ینی بە تایبەتم داناون وانە هوەرێکی زۆر جوان ئەزانێ ینی هوەرەکەیانێک سەر دیارە وایە سەرجەم کەسە نەک موزیکسیانەکان سەرجەم کەسە هوەرێکە شێوەکاری و شانەوە بێ بەتەوان بە موزیکیشەوە بە شێوەیەک تر دنیا بینن دنیا دیدەیان جیاوازە لە کەسانی تر ئەگەر دیوارێک مەسەلەن کەسێکی ئاسایی سێری بکە لەوانێ بە 3 ڕنگ بە 4 ڕنگ بینێ ئەو بە چەنەها ڕەنگی بینێ شتی جوانتری بۆ دروستەکە لامان کاتیشا توانێت ڕەنگیشی لێلا بەرێت ئەوە کۆ نمونەیە بەتەکی دوای بەس بۆیە زیاتر ینی لەسەر مۆزیسیان جەختم کردەوە عادەتەن ئەوانی کە مۆسیقی ناڵەما ئامریکی مۆسیقییان پێیانی دایمە جیاوازم بەڵام وەکو شێوەکارێ نیە مەسەن تۆتانە چیتە پێشانگاکە یان بۆ نمونە فەیسبووکەکەی نەبینە شتێکی نەبینی نازانی ئەم کەسە بە هەنێ شت هەیە مەسەلەن جیا ئاکرێتەوە بەڵام دایمێک شتەڵم کە کۆنسێرتێک ئەکرێ هەموو چین توێژەکان ینی بە تۆ بە دکتۆر بە موهەندیس بە مامۆستا هەموو یەک گوێ بۆ تۆ بگرێت موزیک زۆر جیاوازە شێوەکاری جیاوازدانی هەم کەس نەچێت بۆ پێشانگایەک بەڵام موزیک وان نییە هەمی کۆکاتەوە ینی تایبەتمەندی خۆی هەیە بەڕاستی زۆر ڕاستە بزانم بابەتێکی ترتان ئامادەیە گوێبیستی بین بزانین ئەم بابەتە چییە قسەی لەسەر گۆرانی هونەرمەند هۆزاندینۆیە گۆرانی ئەو یارێت باش دەستان خۆش بێت.
دەستان خۆش بێت ماندوو نەبن. بزانم کاکە ژیار زۆرێک لە موسیقیەکان بەتایبەت کوردەکان لە ئێستا هەیە نوێگەری ئەکەن لە بۆ نمونە هەنێک گۆرانی مامۆستای گەورە حەسەن زیرەکیان هێناوە زۆر تازەگەریان تێ کردووان تێکەڵەیەکیان کردووە. بزانم ئەم هونەرە تازە تا چۆن مەسەلەن بە باش ئەم هەنگاوە تازە بە باش ئەبینیت؟ خۆی هەنێ ئیشەیە بەڕاستی کە چۆن بە ئیشە ئۆریجیناڵەکە کە تۆ گوێ لێگریت تامی چشێکی خۆی هەیە، بەڵام کە لی دەستکاری ئەەکەیت ئەگەر بە وریایی و دەستکاری نەکەیت لەوانەیە تێکچێت، لەوانەیە چۆن بڵێ چێژی جای نامێنێت تو شێرەخنێکی زۆریش ببیتەوە. بەڕای من دەستبردن بۆ هەنێ بەرهەم و هەنێک گورانی هەنێ لەو هونەرمەندانە بەڕاستی زۆرها نۆعەکە ئەبێ بزانی چۆن ئیش لەسەر ئەو تا چەند بۆ نمونە ئەوەی کە گوێبیستی بوو بن لەوانێ بزانن مەبەستن چەند کارێکە کە ئێستا زۆر بڵێن لە تۆڕە کۆمەڵایەتەکان بەتایبەت لە ئینستاگرام زۆر ئەو وەکو ترێندێکی لێ هاتووە. بزانم ئێوە وەکو دوو مۆسیقی مەسەڵەن گوێی مۆسیقیتان زۆر جیاوازترە لە کەسێکی ئاسایی، ئەو چۆن ئەبینین؟ ئەو هەنگاوە تۆ چۆن ئەیبینیت؟ تا چەند پێت باشە؟ تا چەند لەگەڵ ئەوەی کە گۆڕانکارێکی زۆر جیاوازی تیا کردووە؟ حتما هەنگاوێکی باشە وەک کاکژێر ئەمەژەی پێیا سەرکێشیەوە بەڕاستی گۆران کەسێکی وەکو هۆنەرمەند حەسەن زیرەک دەستکاری بەرهەمەکەی بکەی خۆی ژەنینەوەی مادەکانی لە خۆی لە خۆیان تا ڕادێ ئاڵۆزە و یعنی ئێمە مانان خۆمانە بێت زۆر بۆی دابنیشین زۆر پرۆڤیت پراکتیکی تیا بکەین تا بتوانین کارێکی بژەنی و چجا ئێستا دەستکاری بەرهەمێکی بکەین. بەڵام خۆشحاڵانە ئەو کارە کراوە، بەڵام ئایا بەلاڕێیان ناببرێت لە داهاتوە نەک تەنها ئەو گۆرانیە و گۆرانی بێژە هونەرمەند حەسەن زیرەک هیچ کەسی تریش شێوازەکە تێک نادرێ ئەو سیستەمە باشە هەیە ئەو بەرنامەیە کە بەو شێوەیان لێ کردووە بۆ مەرامی تر بەکاری نایەنن. مەبەستم تێکدانی هونەرە تێکدانی گۆرانیە. ئەو پرسیارەکەی ئایا وای لێ ناکەن؟ ئەنی ئێوە ئەڵێن بێت مثلا هەموو شتە شارەزایەکێ بە سنوورێکی بۆ دانرێ و کەسی زۆر شارەزا خەریکی ئەو کارە بێت و ئەبێ سنووردار بکرێ. بەڕاستی وە گوتم کارێکی زۆر باشە، خەڵک زیاتر چێژە بینێ زیاتر ئاشنابێ بەتایبەت ئەم جیلەی زیاتر بە دواوە یعنی ئاشنانین بە هونەرمەند حەسەن زیرەک نازانین چێ بەوەی گوێی لێ بێت چه سێرچێکەکە لە تۆڕە کۆمەڵایەتەکان لە یوتیوب بەرهەمە کۆنەکانی بۆیێت باشتر وەک ئاشنابێ، بەڵام ئەوەیە تا ئەو خزمەتە بڕوا بەلاڕێیان نەبرێت لە سنوور دەرنەچێ. زۆر ڕاستە. بزانم هەردووکتان دوو ئامێری شەرقیتان غەربیتان هەڵبژاردووە. بزانم تا چەند تێکەڵ کێشەیەک هەیە لە نێوان ئەم ئامێرە غەربیانە لەگەڵ بۆ نمونە ئامێرە شەرقیەکان و لەگەڵ موزیکی کوردی تا چەند مەسەڵەن ئەتوانن تێکەڵ کێشی بکەن، تا چەند ئەتوانن لە گۆرانیە کوردیەکانی خۆمانە مەسەڵەن بەکاری بهێنن نابێ بە کێشە؟ توانای ئامێرە ڕۆژئاواییەکان زیاتر دەتوانێت ئامێر ڕۆژهەڵاتیەکان. بە نمونە من نمونەیەک بێنمەوە ئامێری نەی ژەنیاری ئامێری نەی هەموو کاتێک جانتایەکی پێ چەندانێک لە ئامێرەکەی پێ باشە چەند بڵێن 7 تا 8 دانە هەنێ جار زیاتر لە ئامێرەکەی پێە لە بەروی هەر یەکێکیان هەر ئامێرێکیان لەسەر تۆنێکی مۆزیکە و نەتۆنی فا تۆنی لا بەم شێوەیە. بەڵام ئامێرە ڕۆژئاواییەکان ئامێرە غەربیەکان ئەمەی نییە، توانای ئامێرەکە زۆر لەوە زیاترە، تەنها بە یەک ئامێر ئەتوانی سەرجەم تۆنەکان لێ کاتا بژەنی، هەتا ئەتوانی گۆڕانکاریشی تیا بکەی لە هەمان حاڵەتە. ئەمە وەکو توانە. بۆیە ئامێرە ڕۆژئاواییەکان باشتر و زاڵترن بەوەی کە بتوانن مادەیەکی ڕۆژهەڵاتی مادەیەکی شەرقی بژەنەوە. بەڵام زۆر یعنی تا ڕادەیە قورسە بە ئامێریکی ڕۆژهەڵاتی بتوانی مادەیەکی کلاسیکی کۆن بژەنیت و وەلو زۆر بەکەمیش ئەو شتە کراوە. یعنی ئەو کەسانی بە شتێکی وەکو نەشازی لێ نایە تا ڕادەیەک ئەبێ وەگوتم کەسی زۆر شارەزا ئەو کارە بکە، یعنی بە تەواوی قۆڵ بێتەوە لە ناو بوارەکەیە. زۆر ڕاستە. بزانم ژیار پێش پرۆگرام باسی ئەومان کردکەوتت من مامۆستام لە یەکێک لە قوتابخانەکان ناوەندەکانی خوێندن بزانم ڕۆژانە ئەو قوتابیانی کە لەلاتن لە بەرەوەی تۆ لە
باخچەی مناڵان مامۆسایت تەلەبەکانت قوتابیەکانت تا چەند حەزیان مەسەڵەن بە ئامێری گیتارە تا چەند حەزیان لەوانەی مۆسیقایە تا چەند گرنگیان پێ ئەیت وەکوتم چونکە ئامێرکردن ئامێریکی ڕیتمیە ئەوانەی کە بزانم ئەوانەی کە ئاگادار بم مناڵەکان زۆر دڵخۆشە بن بە وانی موزیک چکە وانێکی زۆر خۆشە تۆ گوێ ئەگریت مەسەڵەن گوێی ئەڵێیتەوە بێتاقەت نابن وەکو وانەکانێک بۆ مەسەڵەن وانی کوردی هەیە وانی بیرکاری هەیە بەڵام وانی موزیک وان نییە ئەوانەی کە من بزانم زۆر پێیان خۆشە زۆر دڵخۆشن زۆر لەگەڵ گوانەکانە خۆیان ئەکونجێنن بەتەکید وایە زیاتر مناڵیش چونکە هەمیشە مەسەڵەن لە جوڵەیاوین ئەو وانانەژ یعنی زیاتر زۆر گرنگی بەوە نایە مەسەڵەن مناڵەکە هەر یەکسەر دانیشێت و تەنها گوێ بگرێ و هەنی زیاتر احتیمامەیە بەوەی هەستی جوڵەوەین لای مناڵ زۆرتر دروستە بێت زیاتر گرنگی درا بە وانانە وەکو خودی باخچەنە قوتابخانە زیاتر گرنگی درا بە وانی هونەر بەتایبەت هونەر بەگشتی مەبەستم بۆ وانەی وەرزش ئەوە گرنگترە لەبەرەوەی خوێندراوەتەوە با بڵێن شێوازی بیرکردن و تعاملکردن و مامەڵەی خوێندکە مناڵەکان با بڵێن مناڵانی باخچە باشترە وەک لەوەی سەحابی دانیشێ بیرکاری بکات یا هەر بوارێکی تر بەڵام لە قوتابخانە بابەتێکی ترە زیاتر گرنگی درا بە لایەنەکانی تر لایەنە نەزەریەکان زۆر ناخۆشیشە شتێکی زۆر تۆ لەو مەرحەلەیەوە بیتە سەر قۆناغی یەک جدیات هەموو شتێک ئەو شتانە نامێنێ هەنەکات ینی زۆر خەفەتە خۆم بۆ مناڵی باخچە زۆر لە گۆڕانکارێکی زۆر قورسە بۆیان هەست دەکەم شوێنە با بڵێن ئەهلیەکان پرۆژە ئەهلیەکان ئێستا بە شێوەیەک ئەو قەتعە تەواوە نییە ئەو ڕاگیرە نییە بەڵکو کەمێک کەمترە بێتەوە وەکوڵانی موزیک و وێنەکێشان و کەمێک کەمترە بێ بەڵام ئەو شێوە قەتعە نییە کەمێک کاریان لەوە کردووە باشتر بووەوە زۆر ڕاستە بزانم تەمان من ئەمڕۆ زۆر خۆشحاڵ بووم کاتی بەرنامەکەمان ینی هەر ئەوەندەیە گینە حەزمە کرد ینی زۆر بەرهەمی جوانترتان ئامادە کرد بوو بتان ژەنیایە قسەی زیاترمان بکردایە بەڵام هەر ئەم دەرفەتە شەر نییە دەرفەتی تریش ئیشەڵە ئارەخسێ پێم خۆشە دوا بەرهەمتان پێشکەشکەم و پێش ئەو بزانم قسەی کۆتاییتان چییە من زۆر سوپاسدانەکەم ئەمڕۆ لای ئێمە ئامادە بوون دەستخۆشی ئەو بەرهەمە جوانانەتان لێکەم هیوای سەرکەوتنتان بۆ خوازم هەڵبەت سپاس بە جەنابتان بۆم دەرفەتە ئەمە هیچ ماندوو نەبووین زەواندوو بن ناکەین بەڕاستی بەتایبەت لەگەڵ جەنابتانە و کەناڵە ئەوە قسەی کۆتایی من بوو بەرهەمی کۆتاییشمان گۆرانەکەی مەزبەیەک گۆرانیە بێ کۆتی هەڵکەشمان کردووە زۆر خۆشحاڵم زۆر باشە دەستان خۆش بێ سوپاسدانەکەم زەم ئەم بەرنامەش لە سکێچانە بوو ئەم بەرهەمە زۆر سواز لەبەر من بوو زۆر سپاس دەستان خۆش بێ گوێ لە دوا بەرهەمی ئەم دوو مۆزیسیانە ئازیزە ئاگرین تا پرۆگرامێکی تر هەر شاد بن خواتان لەگەڵ بێت.